وڵی ترەوە هەچ کەس و بڕیاری خۆی من بڕیاری خۆم بەلامەوە زۆر ئاساییە وڵی تر هەچ کەس و سروشتی خۆی ئەگەڕێتەوە بۆ سروشتی خۆی زۆر کەس شەرم لە تەمەنی خۆیەکە بەڵام تەمەنی هیچ پێویستی بەوە نیە کە شەرم بکەیت ئەگەڕێتەوە بۆ خۆی لەوانەیە ژیانی زۆرشتی ناخۆشی تیاوی حەز نەکابیری کەوێتەوە زۆربەی کات خۆیان جوان ئەکەن میکیاج بەکارێنن بۆی منداڵتر دەرکەون کاتێک کەس لەیانە پرسێت تەمەنە چەنە تەمەن کەمتر ئەڵێت یان نەیڵێت مرۆڤ وایە پێی ناخۆشە پێی بڵێ پیر بوویت یا تەمەنە ڕۆشتووە حەزەکە مناڵ بێ حەزەکە وەکو گەنجەکان دەرکەوێ حەزی لە ژیانە پێی ناخۆشە تۆ پێی بڵێ پیر بووی یان لە مردن نزیک بوویتەوە یان ناشرین بووی ئەوانی پێ ناخۆش تەمەنێکی زۆر جوانە ینی ئەمەش قۆناغێکی ژیانە هەر ڕێک وەکو مناڵی لێتەوە بەڵای من وڵی ئەو پیربوونە نەبووە بن وشێکی ناخۆش بە کەس بوترایە جوانە شتێکی وەکو مناڵی وایە ئەگەڕێتەوە حاڵەتی مناڵی خۆمانە خەڵەتێنی ئێنا خۆ تەمەنیش زۆر کات ژمارەیەەکە ڕقمێکە خۆشەر نییە کە تەمەنە زۆر بوویتر دەست لە هەموو شتێ بشۆیت ئەخر زۆربەی کات ژن بە زۆر شت ئەشکێتەوە پیاو ئەچێتە دەرەوە بە ژن لە ماڵەوە هەموو کێشەکانی لە ناو خۆیان هەر ئێڵێت وێڵێتەوە بەس ئەگەر لە دەرەوە بووی وەکو پیا زۆر گوێ بە هەموو شتێنایی بەس ئافرەت نا لە ماڵەوە زۆر خەپەتەخوا بەس پیا چونکە ئاچێتە دەرەوە باشترە منیش بە شانازیەوە تەمەنی خۆمەڵم هیچ کاتێ لە ینی خۆم من زۆر جار سوعبەتەکەم لەگەڵ خوشکەکان مایم کەسانی ترا ئەڵم من 25 ساڵم چەند ئەلم فترێ عیدی میلادم بووم بە ئەو نەوتم 25 ساڵم بەس ئەوە هەر بۆ خۆشی دامناوە ناڵم خۆ خەڵەتان نیکە ئەینا تەمەن خۆتۆ هەموو کاتێ تەسکەرەکە دیارە چەرێکە بێ وایە ئەمنا بەس ئیترەوە خۆ خەڵەتان نەکاڵی مناڵترم یام گەورەترم طبعا وەکو باوێکی لێهاتوە ینی خەڵکیش طبعا تۆم بڵێ فێر بوون ئەو فعلا ئەو قسەیە بە ئافرەت زۆرەوەترێ یان زۆر کەس هەیە هەر پرسیار ناکە پرسیاری تەمەنە من پێم وایە یەکەم تەمەن بابەتێکی شخصیە ینی ئەتوانی پرسیار نەکەیت چونکە ئێستا من قسە لەگەڵ تۆەکەم تۆ تەمەنە چەند ینی بۆچی بۆ یەکسەر بپرسم من بڵین عیلاقی بینی من و تۆ چییە تا پێویستم بە تەمەنی تۆ بێت تێگەی ینی ئەوە جیاوازە تۆ باسی چەند شتێکی کۆ نەکەیت تۆڵی بۆ تۆ تەمەنە چەنە ئەو شتە ڕوویاوە ئێستا من خۆم تەواەتەم هەیە لەوانەیە هیچ کاتێک پرسیارم لە کەس نەکرد بێ کە تەمەنە چەنە مەگەر لە حاڵەتێکا کە زۆر کات باسی کۆنی زۆر کردبێ وتمان بۆ تۆ خۆ بیرە دیێت ینی ئەو بابەتە ینی زۆر لەسەری نەڕۆشتم نە بۆ پیا و نەبۆژن چکەم پێم وایە تەمەن تەنها ژمارەیە ئەمە ئەوە نییە کە بەستم بە تەمەنەکان ئەو قسەیە بکەن لەبەرەوەی من ئەو قسەی ئێستای کەم ینی لە مناڵی شەهر هەمان بابەتم وتووە جاریوا بۆ کەچوین بۆ دکتۆر لەگەڵ دایکمانی دایکم تەمەنی منی مناڵتر وتووە وتمە ناناکە جواب ماوەتەوە تەمان ئەو کاتە ینی زۆر ئەکان نزیکی لەوانێ بڵم 20 ساڵمەوە پێش یعنی دکتۆر وتێتی ئەوە چۆنە ئەمە یەکەم کچەکە تەمەنی خۆی بە زیاتر بڵێ نەکەمتر بڵێ هەتا تەمەنە زیاتر بێت ئەزمونە زیاترە بێت بەڵام کۆمەلگای ئێمە بۆ جیاوازی لەوەیە یعنی ئێمە خۆمان نەدزینەوە لەو قسەی کۆمەلگای کە ئێستا هەیە بڵێم نەخێوانیە بەڵێ وایە قسەیە پیاو بە زۆری تەمەنی خۆی ئاتیادی ئەڵێت بۆچی لەبەرەوەی پیاو دایم ینی کۆمەلگاوای لێکردووە پیاو دایم خۆی بە باشتر ئەزانێ لە ژن بۆی ئەگەر وتی من تەمەنم 40 ساڵە یعنی 40 ساڵ ئەزمونم هەیە ئەجارویە مانگێک لە کچەکە گەورەترە یا لە ژنەکە گەورەترە ئەڵێ من لە تۆ گەورەترم بە چەند مانگێک لە تۆ گەورەترم کەواتە ئەزمونم لە تۆ زیاترە بۆچی ژنان واناڵێن ئێستا وان نییە زۆر ئێستا وان نییە چونکە ئەبینم ینی ئەبینم لێرە لەوێ ژن هەیە لە تەمەنی شاگەورەیە و ئەزمونێکی باشی هەیە و زۆر بەسەر بەرزی وڵە من تەمەنم ئەوەیە و ئەمانە ساڵە خزمەتم هەبووە و ینی ئاسایی باسیە تەمەنەکەکات چونکە وە یەک شتی تریش هەیە ناڵم کار کۆمەلگا من ناڵ هەم خەتاکەمە سەر کۆمەلگا بەڵام هەر بەداخەوە کۆمەلگا ئەو شتە دروستە کە وەکاکە ژن بە تەمەنە تەشخیصی کەسایەتی بۆ بکە من بینی و بەیانی بینیمە پیا و لە ناو مەحکەمەیە تەمەنی 7 ساڵی ڕێک 7 ساڵ بووە و بە کوردواری خۆمان پێڵێن قنج و قیتە فعلا ینی لاش و نەخۆشی شتی هیچ وای نەبێ هەر جسمی تێک نەچوو بوو ژنی ئەهێنا ژنەکەی 30 ساڵ بووە بزانم 30 ساڵ بوو بێ 31 ساڵ 32 ساڵ ئالە و بابەتەیە بوو ژنەکە زۆر مناڵ ینی باوک پیاوەکە بە باپیری بە شکڵی وەکو باپیری وابوو وتی کەس ئەنی ئەو ئەرزەنووسەکە پرسیارێکی لێ کرد وتی بۆچی تۆ لەو تەمەنە ینی بۆچی زەواج لەگەڵەوەی سییان بە کچەکە ئەو قسەیە بکە و کارەکە چی بوو کچە پیاوەکە تووڕە بوو
بۆ ژن گرنگە تەمەنی بچوو بێ بەس بۆ پیا و نانە پیاوەتات تا نەخۆش نەبێ هەتا نەخۆش نەبێ و تااقەتی هەبێ تاوا پیاوەکە گەنجی پێوترێنی ئەو ئەم فکرێتە بەڵێ ئەم فکرێتە زۆر باوە لە ناو کۆمەڵگای ئێمە ئەوەش زۆر کاتە گەڕێتەوە بۆ لایەنە عیلمیەکە لە کۆمەڵگەی شەرقیە تەمەنکردن بزات بۆ ژن واتە بێتوانابوون کەمە ڕێک پێچەوانەکەی ڕاستە بۆیە زۆر جار بەداخەوە ئێمەی ژنان و پیاویش لە کۆمەڵگەی ئێمە هەروە خانەنشینە بێ لە وڵاتی ئێمە کەسێک خانەنشینە بێ ئیتر یعنی بڕۆ لە ماڵەوە بمرە لە وڵاتانی پێشکەوت و خانەنشین بوون واتە تۆ دەستکراوەتر ئاسانتر ئەتوانی ژیان بکەی و خۆشتر ژیان بکەی بۆیە ژنان لە کۆمەڵگەی ئێمە کاتێک پرسیاری تەمەنیان لەیەکەی حەدە لیمکان محاولەکە چەندین شای دەدۆزێتەوە بۆی کەمتر وەڵام منە والیدەکە خۆم نییە ئەوە وای لێ هاتووە بۆی هیچ نا بە شەژمانگیش بەجاری وایە تەمەنەکە خوان مناڵەکەنەوە لەبەرەوە من پێم وانە تەمەن هیچ کات ڕێگر بێ لە بەردەم ئەو کارانی کە تۆ لە ئایندە ئەتەوێ بیکەی بە پێچەوانەوە تەمەن ئەزمونە بە دڵنیایی من هەمیشە یڵێمەوە ئەزمون پێش هەموو شتێکە لە ژیان و ئێمە ساڵێک لە تەمەن واتە ئەزمونێکی تری تازە واتە دەرزوەرگرتنێک واتە فێربوونێکی نوێ لە ژیانی ئێمە بۆیە بەڕاستی ئەتوانین سوود لە ئەزمونەکانمان ببینین و ئەو کاریگەریان نەرێنیانە لە ژیانمان دەرکەین کاتێک کە دەوروبەرمانێ خەنە سەر ژیانمان پێمانەڵێن تەمەنێ چەنە تەمەنێ ئەوەیە بۆیە تەمەن ڕێگر نییە لە بەردەم فێربوون زۆرجا بە نمونایی هێنمەوە ژنێک لە تەمەنی 97 ساڵیە زانکۆی تەواو کرد لە وڵاتێکی ئەوروپی پێشکەوتوو لە لای ئێماڵی تازە بۆ چیتە ینی بێئومێدکردنی تاکی کوردی لەو خانەوە سەرچاواگرێت لەو خاڵانەوە کە تو تازە تەواو بووی تۆ نزیک بوویتەوە تەمەن دیاریکراون نییە بۆ ژیان و مردن لای مرۆڤ بۆیە هەتا ڕۆژێک لە ژیانەبی پێویستە کار بکەی و ئەزمونێکی نوێ بخەیتە سەر خەرمانی ئەزمونەکانی ترە و بتانی سوودێک بە کۆمەڵگەکە بگەێنی بۆیە ژنانیش بەڕاستی هاوشان و هاوتای پیاوان کاڵان نین تا هەمیشە حەزمان لە جوان و نوێکردنەوە بێ ژن پێویستە خۆی بێت تاکێکی سەربەخۆ بێ بۆیە پێویستە تەمەن و ئەزمموی خۆی بۆ بەرنامەی ئایندی خۆی و بۆ دەوروبەرەکەی سوودی لێ ببینێ بۆی ببێتە فاکتەرێک و هۆکارێکی باش تا ئەوانەی دەوروبەریشی لە ئەمەوە بەڕاستی سەیری تەمەن بکەن و لەم تاکەوە ببینن کە تەمەن ڕێگر نییە لە بەردەم هیچ هەنگاوێک کە تۆ بتەوە بینێ